میوانداری زۆر بەڕێز دکتۆر سلێمان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و پسپۆڕی کەشوهەوا ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. با لە سەرەتاو بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. قسە زۆر لەسەر گۆڕانی کەشوهەوا دەکرێت. ئەمە شتێکی سروشتیە یاخود دەستکردە و مرۆڤ دەستی تایدا هەیە؟ زۆر سپاس. گۆڕانی ئاوهەوا لە ڕۆژگاری ئێستادا لە سەدەی 20 تا ئێستا بە گوێرەی راپۆرتە نێو دەوڵەتەکان کە بە هەزارەها زانە لە زۆرەها بوار تێدا بەشدارن لە ژێر چەترینەتەوە یەکگرتوەکان کار دەکەن، ئاماژە بەوە دەکەن کە ئەو گۆڕانە گۆڕانێکی دەستکردە مرۆڤ هۆکارە بۆ دروستبوونی بە جیاواز لە جارەکانی پێشترێکە بە ملیۆنەها ساڵ پێشترێ ڕوویدایە. حاڵەتەکە حاڵەتێکی سروشتی بۆ پەیوەندی بە زەوی و خۆر و پەیوەندی نێوان و هاتنێکی خۆر و ئەمە. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی پیشەسازی لە ئەوروپاوە تاوەکو ئێستا کاریگەریەکانی بە دیارکەوتونە لەسەر ئاستی جیهان. زۆر باشە. کاک دکتۆرە گەربینە سەر هەرێمی کوردستان و عێراقیش بە گشتی ڕەنگە ئێمە ئەوەندە دەستمان نەبوو بێت لە تێکدانی ئەو کەشوهەوا، بەڵام دێمە سەر مەسلەی بە بیابان بوون. بۆ خۆ دەزانی عێراق بەشێکی هەر بیابان بوو لە ئەسڵا، بەڵام ئێستا گەیشتۆتە لە 160. یعنی ئەمە دەرەنجامەکانی چین خراپیەکەی چۆن ڕنگ دەداتەوە لەسەر عێراق بەگشتی؟ طبعا ئاماژەت بە خاڵک کرد سەبارەت بە عێراق و بەشداری لەو گۆڕانەی کە هەیە و کاریگەریەکانی. عێراق یەک لەو دەوڵەتانەیە، عێراق وەکو بە هەرێمی کوردستانەوە کەمترین بەشداری هەیە لەسەر ئاستی نێو دەوڵەتی لە ڕیزبەندی وڵاتاندا لە دروستبوونی ئەو گۆڕانەی کە هەیە. بەڵام زۆرترین کاریگەری لەسەر ئاستی هەموو جیهان لە عێراق و سووریا کەوتۆتەوە. بۆ لەبەر ئەوەی ئەو ناوچەیەکی زۆر لاوازە لە ڕووی ئاوهەواییەوە، یعنی بارەی پێدەگوترێ هەش زۆر لاوازە. ئەو کە باسی گۆڕانی ئاوهەوا دەکەینەوە لایەک پەیوەندی بە پلەی گەرماوە، لایەک پەیوەندی بە دابارینەوە هەیە. شێوازی دابارین لەو ناوچەی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست لە لبنان و با بڵێن فەڵەستین و ئوردن و سووریا و کوردستان و بەشێک لە ڕۆژئاوای ئێران و بەشێک لە تورکیا و ئەمانە ئەو دابارینەی کە هەیە بە میکانیزمێکەوە دروست دەبیتن. گۆڕانی ئاوهەوا کاریگەریی زۆر خراپی لەسەر ئەو میکانیزمە کردیە. بۆیە تەماشا دەکەین داتایەکانی کە ئێستا لە بەردەستدا ئاماژە بەوە دەکاتن لە ماوەی ئەو 15 ساڵەی ئاخیری ئاراستەی دابارین بە شێوەیەکی گشتی زۆر خراپ بووە. وشکە ساڵیەکە تێیدا بەردەوام بووە بێزگە لە 2 ساڵێک نەبێتن کە باران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردی و بارم. ئەوەی کە هەیە سەبارەت بە ئامارەکانەوە، سەبارەت عێراق وەکو جەنابەت دەزانی لە ناوچەی کوردستانەوە لە هەردوو هەرێمی چیایی و نیمچە چیایەکانەوە پێک دەکە بە شێوەیەکی گشتی ئەمە کوردستانە. ئەوەی کە دەمینێتەوە بانی ڕۆژ ئاوایە لەگەر ناوچەی با بڵێن دەشتی نیشتنی. ئەو ناوچەیە خۆی لە خۆیدا بارانی کەمە. لەلایەکەوە پشت بەو ئاوە دەبەستیتن کە لە تورکیا و لە ئێران و لای خۆشمانەوە بەو ناس بەرەو ئەو بەو شوێنانە دەڕوە. لەلایەکەوە گۆڕانی ئاوهەوایەک کاریگەریەکی خراپی کردێ لەلایەن شریشەوە، لەلایەن تورکیا و لەلایەن ئێران و لەلایەن تا ڕادەیەک کەمتر سووریا دەست بۆ ئەو ئاوە بردرایە بۆ بەسەی مەسلەی گەشە سەندن و بۆ بەرەپێدانی سێکتەرەکانی کوشت و کاڵ و پیشەسازی و هەتاوەکو دەگاتە دوایی. ئەمە کارەساتێکی تا ڕادەیەک من پێشبینی دەکەم کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە لە بواری کوشت و کاڵی، لە بواری کۆمەڵگا، با بڵێن لە زۆر بواری ئابووریەوە کە ڕەبتی بە کوشت و کاڵەوە هەیە بە شێوەیەکی گشتی. من یعنی کاریگەریەکانی کاریگەری ئابووریە، کاریگەری کۆمەڵایەتیە پێم وایە لە کۆتاییدا بە کاریگەری سیاسیەوە کۆتایی پێدە، یعنی لێکەوتی سیاسی گەورەشی لێ دەکەوێتەوە. زۆر باشە. کاک دکتۆر ئێستا لەسەر ئەو قسانەی جەنابیشت کردو ئەوەی کە لە هەواڵەکانیشدا هەیە بە بەردەوامی دەبینرێ. ئێستا کۆچی ژینگەیی دەستی پێکردووە بە دیاریکراویش لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بەرەو شارەکان. یعنی ئەمە تا چەند زیان بە عێراق دەگەێنێ؟ کاک حاکم، من وەکو مامۆستایەکی زانکۆ بڕواتە بیتن تقریبا 15 ساڵ پێش ئێستا ئەو زاراوەی کە جەنابەت باسی دەکەی من لە هۆڵەکانی خوێندنی باڵا باسم دەکرد کە زنەی دەزانی. ئێستا بوویتە زاراوەیەکەوە هەموو خەڵک شارەزایی لێ هەیە. یعنی ئەوەندە بڵاوبوویتەوە ئێستا کۆچی ژینگەیی لەسەر ئاستی جیهان بە تایبەتی لە ئەمریکای لاتین و لە ئەفریقیا و لە ئاسیا بە تایبەتی بەشی باشوورەکەی باشی ڕۆژئاوایەکەی ئەمە قسەی ڕۆژانەیە.
يعني پێشبینی دەکرێت لە ماوەی ئەو چەند ساڵی دابێ دەوروبەری 140 میلیۆن کەس ئەو کۆچە بکەن. کۆچەکەش چەند ئاراستەیەکی هەیە. کۆچ لە ناوچە دەشتاییەکان بۆ ناوچەیەکی دەشتایی تر، لە ناوچە دەشتاییەکان بۆ ناو شارەکان، لە شارەکان بۆ شارەکانی با بڵێن سەروتر، مەسەلەن لە باشوور لە ناوەڕاست، لە ناوەڕاست بۆ هەرێمی کوردستان. باشە ئەمە هەیە و بەردەوامە هەرچی هەیە لێکۆڵینەوەی زانستی ئێستا دەکرێتن ئاماژە بۆ دەکرێت ئاماژ بۆ دەکەن کە ئەو ئاراستەیە لە ڕۆژانی لە ساڵانی داهاتوو بەهێزتر دەبیتن لەبەر ئەوەی ژماری دانیشتوان لەسەر ئاستی عێراق ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە. یعنی لە ساڵی 12 میلیۆن مرۆڤت هەبوو لە عێراق، ئێستا بەژێری ئامارەکان 45 میلیۆنت هەیە وایە. ئەو ژمارە زۆرەیە لۆدەکی زۆر لەسەر هەموو سێکتەرەکانەوە دروست دەکاتەوە. باشکە دکتۆر من با بێمە سەر ئەو کۆچەی بۆ ناو شارەکان بۆ خۆ دەزانی ئەگەر گەشەکردنی شارەکان بە شێوەیەکی سروشتی نەبێ یەکێکە لەوانە ئەوەیە کە ئێستا با بە سەراحەت قسە بکەین زاوزویەکی زۆر سەیر و سەمەرە و بێ کۆنتترۆل لە عێراقەیە ئەم کۆچە ژینگەیەشی دێتە سەر ئەگەر ئەمەی کە بە عەربی پێڵن ئینفیجار سوکانی لە ناو شارەکان کە لە لادیەکانەوە کۆچ دەکەن بۆ شارەکان ئەم تەقینەوەی لە ناو شارەکان لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی ئاسایش دوایی وا ناکە لە عێراق لە دەست حکوومەتیش و دام و دەستگاکانیشی دەردەچێت بەڵێ دەردەچێت و بەتەکییتەوە ئەمە تەسیر کاریگەریەکانی لەسەر هەموو سێکتەرەکان لەسەر سێکتەری پەروەردە لە ڕووی بوون و ینی لەسەر قوتابخانە ئەو قوتابخانە لۆدی دەکەوتە سەرێ لەسەر خزمەتگوزاری تەندروستی تەنانەت لەسەر بڵاوبوونەوەی کاری با بڵێن تاوان بڵێ تاوان ئەمە مەوجودە و هەیە ینی هەستی پێ دەکرێتن و لە شارەکاندا جا هەندێک شت کاک حاکم ئەگەر نەچێت ناوڕۆکی بابەتەکانەوە نەژی لەنا ئەو شارانە زۆر هەستی پێناکی لەوانەیە هەتا ڕاگەیاندنیش ینی درک بەم حقەتە نەکەنەوە. ئەم حاڵەتێک کە ئێستا لە ناوەڕاست و باشووری عێراق هەیە ئەوەی ئێمە دەیبیستین حاڵەتێکی زۆر نەخوازراوە. ینی ئەم ئاراستەیە زۆر بەهێز من ماوەک پێشێستا لەگەر هەندێک برادر باسم باسی یاسا دەکەن دەڵێن یاسا بەس لە کوردستان هەیە بەڕواڵەت یاسا هەیە لێندرێ بەڵام لە ڕووی عملیەوە لە ڕووی واقعیەوە ئەمە زۆر لاوازە. فهەموو جیهان ئەو حاڵەتێک کە ئێستا هەیە پێم وایە بەهێزتریش دەبیتن و ئەو حاڵەتی ئێستا هەیە لە شوێنی تر لە کشوەرەکانی ئەمریکای لاتینی لە شارە گەورەکانی ئەمریکای لاتینی شارە گەورەکانی کشوەری ئەفریقیا هەندێک شار لە نیمچە کشوەری با بڵێن لە ناوچەی هندستان و پاکستان و بەنگلادیش ئەم حاڵەتانە پێشتر ڕوویدایە ئاسەوارەکانی زۆر بەهێز بە دیارکەتیە و پێشم وایە ئەمە لە کۆتاییدا لەوانەیە بە شێوەک لە شێوەکانەوە لەسەر ئاستی عێراق قسەی دەکەم سیراعێکی قەومی دروست بکاتن. بیستمەوە بپرسم دکتۆر ینی کەواتە ئەم کۆچە وردە ئەگەر وریای نەبین ئەگەر فریای نەکەوین کە نازانم چۆن فریایەکەوین ڕەنگە ببێتە شێوازێک لە تعریب بە هەزاران هەزار لە ناوەڕاست و خواروی عێراقەوە بەرەو کوردستان کۆچ بکەن. ئەگەر ڕێگەم بدەیت من بە شێوەیەکی با بڵێن پراکتیکی وەڵامی ئەم پرسیارەی من بۆ خۆم ئەو ناوچانە چیمە هەتاوەکو چیمە منطقەی حەویزە چوومە منطقەی قەرازیە تا لای ئاخیر ڕۆیشتمە ئەوەی لەسەر مستەوای کوردستانەوە قسەی دەکەم با بڵێن لەسەر مستەوای پارێزگای هەولێرەوە قسەی دەکەمەوە. مثلەن ئەو ناوچە ئەو با بڵێن ئەو ناوچانەی کەوتون با بڵێن بە قەزای مەخمور بە نمونەوە وەگرینەوە لە چەند ناحەیە کۆپێک دێ سنتەری قەزات هەیە قەرازت هەیە گوێڕت هەیە لەگە کەندێ ناوات هەیە گوێڕ ئەو کەوتوتە ڕۆژئاوای هەولێرەوە شتێک زۆر نزیکە لە خۆمانەوە قەرازمان هێمە لە ساڵی 77 ئەو قەرازە تقریبا لە 150 عەرەب بوو ئێستا لە 190 عەرەبە لە 110 کوردمایە ئەو گوێڕێکە لە بن هەولێرەیە لە ساڵی 77 لە ساڵی 77 34 عەرەب بوو ئێستا ئاماری 2025 پێمان دەڵێت لە 169 عەرەبە. ئەو مەخمورەی کە بە شار و لادەکانی دەوروبەریەوە لە ساڵی 77 33 عەرەب بووە ئێستا 68 عەرەبە. یعنی ئەمە لە چێوە هاتینە طبعا ئەو وشکە ساڵیەی کە لەو ناوچەی هەیە دووبارەبوونەوەی وشکە ساڵیەکە بێجگەلەوەی سیاسەتی حکوومەتی عێراقی پێشترێت لە 60ەکان و لە 63ەوە 70-80ەکان کە ئەو منطقەی هەموو ئێران کردو ئەمە بوارێکی ڕخسە ئەم خەڵکە لە شوێنی خۆی هەرقەنێ بەرەو شوێندر بەرەو هەولێری بێ و شارەکانی دەوروبەری هەولێرە بێ مرۆڤیش کەش لە شوێنی خۆی هەرقەنە زۆر زەحمەتە دووبارە بگەڕێتەوە شوێنەکانی خۆی سەرباری هەموو ئەو هەوڵەی کە درا لەلایەن حکوومەتەوە لەلایەن ڕێکخراوە نێونەتەوەیەکانەوە ڕێکخراوەکانی ترەوە بەڵام واقع ئەوەی کە واقع ئێستا پێمان دەڵێتن کە ئەو منطقانە بە حکمی ئەوەی وشک بوونەوە وشکە ساڵی تێدا زۆر دووبارە بوویتەوە
ئەو منتقانە ئێستا چۆل کراینەوە خەڵکێک هەیە توانای باشتری هەیە لە خۆ گونجاندن لەگەڵ ئەو ژینگەیە کەمە بەستم لێ پێکاتی عەرەبیە کەی دانیشتە جێ دەبیتن کوردەکەی خۆمانەوە شوێنەکە چۆڵ دەکات دەست خۆشە بەڕاستی کاک دکتۆریانی پرسیار زۆر بوو بەڵام ببوورە کاتمان هەر ئەوەندە بوو زۆر بەڕێز دکتۆر سلێمان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و پسپۆڕی کەشوهەوا گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس سپاس بێ